والله ثم والله ثم والله خۆم بە ئەهلی ئەوە نازانم لێرە بوەست. بەڵام خوای پەروەردگار یارمەتی دەرمان بێت، خوای گەورە هیدایەتمان دات، درێژە پێدەری ئەم بانگەوازیە دەبین ئینشاءالله بە ئیزنی خوای پەروەردگار. نوری خوای پەروەردگار ناکوژێتەوە، نوری داوای تەوحید و سونە بەردەوام دەبێت، نەک تەنها مامۆستای خۆشەویستمان والله یەک لە دوای یەکیشمان بڕۆین ئەو دینە هەستەر دەکەوێت. قال يا ليت قومي يعلمون بما غفر لي ربي وجعلني من المكرمين. والله رجام وايا أملم وايا ما مصار مصار أو سيدك إن شاء الله. والله رجام وايا مجد بدات هرهي شكل إيما ببلغ كاني قرآن وسنة كإن شاء الله أو خوالي خوشبو كإن شاء الله خوالي خوشبو بسبب أويك دعوي ذكر بو أو شتيك بيغمبران دعوي بو ذكر. يا ليت قومي يعلمون بما غفر لي ربي وجعلني من المكرمين. بەهۆی چی خوای پەروەردگار لێی خۆش بوو لەو پیاوەی کە خوای گەورە لە سوورەتی یاسین باسی دەکات. بەهۆی چیەوە خوای گەورە لەو کەسانەی کرد کە مکرەمینن ڕێزیان لێگیرا. بەهۆی ئەوەی کە بە خەڵکی دەوت ئیتەبیعوا المرسەلین، خەڵکی نەشوێن پێغەمبەران بکەون. مامۆستا ڕەمەزان ڕەحمەتی خوای گەورەی لێ بێت بە خەڵکی دەوت شوێن کەوتە بن نەک پێش کەوتە بن. اتبعوا ولا تبتدعوا فقد كفيتم. ئێوە شوێن پێغەمبەری خوا بکەون عەلەیهی سڵاتو وەسەلام، دەست بە سونەتەوە بگرن، بیدعە مەکەن، شتێک لە دینی خوادا دامەهێنن کە پێغەمبەری خوا نەیکردبێ. ئەوەی دەوت يا ليت قومي يعلمون بما غفر لي ربي وجعلني من المكرمين. چێ هەیە ئەمڕۆ پەرۆشی ئەو پیاوەی نەبێت نەک تەنها ئەو کەسانەی کە سەلەفین. والله هەر کەسێک ئیمان لە دڵیدا هەبێت، ئیمان و تەوحید لە دڵیدا هەبێت پەرۆشێتی. بۆ چونکە خوای گەورە جعله من المكرمين، خوای گەورە لەو کەسانەی کرد کە ڕێزیان لێگیراوە. پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وەسەلام دەفەرمێت ئەگەر خوای گەورە کەسێکی خۆشویست بانگ دەکات ئەی جبریل من فلانە کەسم خۆش دەوێ خۆشت بوێ. بانگ دەکا ئەی مەلایکەتەکان من فلانە خوای گەورە فلانە کەسی خۆش دەوێ خۆشتان بوێ. ئەی ئەهلی سەر زەوی خوای گەورە فلانە کەسی خۆش دەوێ خۆشتان بوێ. والله خۆشویستنی ئەو هەموو خەڵکە بۆ مامۆستا ڕەمەزان بەگاڵتە نییە. والله ئینشاء الله خوای رب العالمین خۆشی دەوێت. والله خوای گەورە ئینشاء الله لەو کەسانەی کردووە کە مکرەمن ڕێزیان لێگیراوە.